بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عزیز هاوڕێیانی خۆشەویستم کاتۆ و کاتتان باش دیارەمڕۆ بەنسبەت ڕێکخراوی ئادا و شەرەفێکی گەورە بوو کە ئۆفیسی سەرەکیمان لە قەزا جوانەکەی نالی و بن سەلاحی شارەزووری لە قەزای شارەزور کردەوە. هیوادارین ئەمڕۆ ڕۆژێکی مێژووی بێوە دەستپێک بێ بۆ بەدەستگەشتنی چەند ئامانجێکی گەورەتر و بەپێستر. دیارە ڕێکخراوی ئادا پێشتر ڕاستەکە ئۆفیسی سەرەکیمان نەبووە، بەڵام نەبوونی ئۆفیسەکە نەبووە بە لەمپەڕ لە بەردەم ئیشەکانمان، بەڵام ئەمە ڕاستیە ناشارێتەوە کە بوونی ئۆفیس پایەیەکی سەرەکیە و یارمەتیدەرێکی زۆر باشە بۆ زیاتر خزمەتکردن بە پرسە مەدەنیەکان. ئێمە ئەمڕۆ لە قەزای شارەزورین و ئۆفیسمان لێرە کردوتەوە بۆ هیواین کە لە هەر خولێک لە هەر چالاکیەک کە پێویستی بەوەیە و ئێمە ئەستەن ئێمە بۆ خولەکانەکەینەوە کە گەنجان و منداڵان و گەورەکان لێی سوودمەند بن. جا ئێمە لێرەوە تکاکەین کاتێککە لە ڕێگەی پەیجەکانی سۆشیال میدیاوە ڕیکلامەکانە بینن بۆ کردنەوەی خۆن، تکاکەین ئامادەیتان هەبێەوە هەرچەند لێرە بەشدار بن زیاتر بەشدار بن دڵنیا بن لەوەی کە سوود زیاترە بینن، چونکە خولەکانی ئێمە لە ڕێگەی کەسانی بەتوانا و شارەزاوە ئەوترێتەوە سەرجەم خولەکانیشمان ئینشاءڵڵا هەمووی هەر لە خزمەتی خەڵکا و بێ بەرامبەرە بێت. جا بۆ هیواین کە ئینشاءڵڵا بتوانین کاریگەرێکی گەورە لە قەزای شارەزور و ناحیەی زەڕان و دەوروبەری دروست بکەین. ئێمە لە ماوەی پێشوش هەرچەندە ئۆفیسمان نەبووە، بەڵام توانیمانە بە نزیکەی 12 بۆ 13 چالاکی گرنگ و جوان و نەوەعی بکەین، بەڵام ئەم جارە کە ئۆفیسمان هەیە دڵنیا بنەوەی کە ئینشاءڵڵا بەردەوامە بین لە کردنەوەی خول و چالاکی جایتر، هەر لە خولی پەروەردەی خێزان بێت، لە خولی گەشەپێدانی مرۆیی بێت، لە خولی زمان بێت، لە هەر خولێکی ترکە خزمەت بە دۆزی مەدەنی بکات. مێنن بەخێر هەر بژین.